ئەمە ڕێگای بالیسانە کە حکوومەتی پێشووی عێراق دروستی کردووە و ئیدارەی سۆران و قەزای شەقڵاوە بە ئیدارەی ڕاپەڕین دەبەستێتەوە. دوای 31 ساڵ لە ڕوخانی ڕژەمی بەعەز تاوەکو ئێستا ئەم ڕێگایە نۆژەن نەکراوەتەوە و ئێستا پڕ بووە لە چاڵ و چۆڵ. هاوڵاتیانی بالیسان دەڵێن ئێمە بووینەتە قوربانی دوو ئیدارەی نێوان پارتی و یەکێتی، بەو هۆیشەوە هیچمان بۆ ناکرێت. ئەمەش لێرە بوونە قوربانی دوو ئەوەی دوو دەسەڵاتی هەرێمی کوردستان کە پارتی شەدیدە بینی هەولێر و سلێمانی ئەمە قوربازەکێدە لێرە خەڵکەکە لێرە بازەکێدا ئەو دەیبیکا وەردە ئەو بیکە کەچی تا ئێستا کەس نەکردووە. ئێستا شەرنەوە بەحساب دەبا ئەو مانگە دەست بێ پرۆژەکە کراوە ئەویش نەکرا. حکوومەتە کە 31 ساری حکمی کردبی نەتوانی 31 کیلۆمەتری قێرکا دەبی وەچ حکوومەتێک بی. ئەمە بەس داوایەوەیەکە نەرێن ئینشاءالله ڕوخێ لەبەرەوەی جادەشمان ناوێت تازە هیچمان ناوێت بەس داوایەکە ئینشاءالله ڕوخێ و بەسەریان داوێرانە بیتەوە. هەر ئەوەندەیە گەنجەکانە دار و بەردیانی لە گەنجێرەی لە پیرێرەی لە منداڵێڕی لە ژنێرەی لە هەر چێڵەی بێزارە لە دەست حکوومەتی بێزارە نەک لە دەست زادەی. بەداخەوە جادەکانمان وێرانە لە سنووری لە پارێزگاری هەولێر هەتا دەگاتەوە سلێمانی جادەکە پێکەوە بەسرایتەوە چاڵی زۆر تێدا چەندجار دەعام کراوە چەندجار کەس دەناوتە شەهید بووە بریندار کراوە. بەداخەوە دۆڵی بالیسان کە شمیای لێدراوە ئافال کراوە ماڵی تاران کراوە ماڵی سوتاوە چاکەی ئەم شەهید و ئەم ئەفال و سوتانکردنەوەی ماڵەکان بەداخ ئەوە چاکەکانی حکوومەت بوو کە تا ئێستا جادەی بالیسان ئاوڕێی نەدرایتەوە. ڕێگای بالیسان سەرەڕای ئەوەی دوو ئیدارە بەیەکەوە دەبەستێتەوە ڕێگایەکی بازرگانی شە و چل گوندی ناوچەکەش هاتوچۆیان لەسەر ئەم ڕێگایەیە. توانم بڵێم وێرانترین زادەی ڕێگایە. بەڕێوەبەری ناحیەی بالیسان دەڵێت ڕێگای بالیسان خراپترین ڕێگایە لە هەرێمی کوردستان، تەنها پینەکراوە و دەشڵێت لە بەرنامەی کارماندایە ڕێگاکە چاک بکرێت. بەڵێ زادەکەش زۆر وێرانە، ئەتوانم بڵێم وێرانترین زادەی ڕێگایە لە هەموو کوردستان. چەند جارێک پینەکراوە بەڵام پینەکان کە پاییزیان هاوین کراوە کە زستان داهاتوە بەهۆی شەختا و سەرما سۆڵەوە و باوبارانەوە شەختەکە پینەکان هەرستایتەوە وەک خۆی لێهاتوتەوە هیچ ئیسفادەمان نەکردووە لە پینەکانی. گەرچی هاوڵاتیانی بالیسان و گوندەکانی دەوروبەری زۆرترین قوربانیان داوە و چیمیاباران و کارەساتیان بەسەردا هاتووە، کەچی دوای 31 ساڵ حکومڕانی کورد سیمای دوو ئیدارەیی بەو ناوچانەوە دیارە و بەهۆی ململانەی حزبی و تەنانەت بنەماڵەییش هاوڵاتیانی دەڤەرەکە تا ئێستاش باز دەدەن و لە خزمەتگوزاری بێبەش دەکرێن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی بالیسان.